ام حضور گەورەیە دلیلی ئەوەیە کە بارزان لە سەرووی حزبایەتی تەسک و ئایدۆلۆژیەکی معەنە. ومن ئەمە بە دەرفەتی ئەزانم لێرەوە بانگەوازێکی دڵسۆزانە ئاراستەی هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان کەم، هەموو حزب و لایەنەکان کە لاپەڕایەکی نوێ بکەنەوە. دەواکارم هەرچی زووتر کۆبوونایەکی فراوان بکرێ پێشی هەژدەی مانگ، پێشی هەژدەی مانگە، بۆ ئەوەی دڵسۆزانە بەرپرسیارانە کوردستانیانە باسی هەموو گیر و گرفتەکان بکرێ و چارەسەریان بکەن. و پێشی ئەو کۆبوونەوەیە داواکەم بە تایبەتی هەردوو مەکتەب سیاسی پارتی و یەکێتی دانیشن ئەو تەمومژە نەهێڵن و زەمینە سازی بکەن بۆ ئەو کۆبوونە بەرفراوانە. نابێ چیتر خەریکی یەکتر شکاندن بن، دەرفەتێکی باش هاتووتە پێش، بە دژایەتی یەکتری کەسیی دەست ناکەوی و با عیبرەت لە ڕاپەڕین وەربگرین. 70 ساڵ ئەو هەموو خەبات و تێکوشان و قوربانی دان و خوێنە نەمانتوانی ئەوەی بە 7 ڕۆژ ئەنجام درا کاتی کە هەموو میلەتەکە بوو بە یەک موعجزە دروست بوو، موعجزە ئاسا. با ئەمە هەمیشە لە بەرچاومان بێ. ئێستاش من دووبارەی دەکەمەوە دڵسوزانە و برایانە من ئەو داوایە تەوجیهی هەموو هێز و لایەنەکانی سیاسی یەکەم لە هەرێمی کوردستان و خۆشم ئامادەم هەرچی پێم بکرێ بۆ پشتگیری ئەو تەوەجە. و داواکارم لە هەموو میدیا و ڕێکخراوەکانی مەدەنی هاوکار بن بۆ سەرخستنی ئەم پەیامە، نەوەکو ڕۆڵێکی سەلبی ببینن. ڕێگراتان لێ دەکەم ڕۆڵێکی ئیجابی ببینن.